لە ڕۆژی جیهانی دادپەروەریدا لە بەردەم مۆنومێنتی شەهیدانی هەڵەبجە کە سوکاری شەهیدان و ڕێکخراوەکان گربوونەوەیەکیان ئەنجامدا و داوایان کرد حکوومەتی عێراق ببێتە ئەندامی دادگای نێودەوڵەتی تا خەڵکی ڕێمی کوردستان و عێراق دڵنیا ببنەوە لەوەی کە چیتر کۆمەڵکوژی و تاوانکاریان بەرامبەر ناکرێت. هیچ بەهانایەک نییە بۆ حکوومەتی عێراقی کە نەبێتە ئەندامی دادگای ناوبرا و جگە لە نیاز خراپی لە ئەنجامدانی تاوان. هاوکات هیچ بەهانایەک نییە بۆ دەسەڵاتی کوردستان بۆ ئەوەی کاری جدی بکەن بۆ فشارخستنە سەر حکوومەتی عێراقی بۆ ئەندامبوونی عێراق لە دادگای ناوبراودا بۆ ئەوەی گەلەکەمان دڵنیایی زیاتر بێت کە جارێکی تردی کۆمەڵکوژی ناکرێتەوە لە وڵاتی چ لەلایەن حکوومەتە و بێدیاخ و دەستە و چەکدارە تاوانکاریەکان وەک داعش هاوشێوەکانی کە زەمینەیە بۆ بەرهەمهێنانی گروپی تاوانکاری لەبارەی لەم وڵاتە و ناوچەدا. هاوکا دەرەمڕۆژ یادی 21 ساڵی بڕیاری دامەزرانی دادگای تاوانی نێودەوڵەتیە لەلایەن کۆمەڵی نەتەوە یەکگرتوەکانەوە کە سوکاری شەهیدان و چالاکانی کۆمەڵی مەدەنی ئاماژە بۆ دەکەن. حکوومەتی عێراق پێشتر ئەندامی دادگای نێودەوڵەتی بووە دواتر لێی کشاوەتەوە بۆیە پێویستە فشارەکان بۆ دووبارە بە ئەندامبوونەوەی عێراق لە دادگای نێودەوڵەتی زیاتر بکرێت. داواکاریمان ئەوەیە کە حکوومەتی هەرێم فشار بخاتە سەری و پەرلەمانی عێراق و پەرلەمانی کوردستان فشار بخاتە سەر پەرلەمانی عێراق و داواکاریەکانیان تەقدیم بە حکوومەتی عێراقی بکەن بۆ ئەوەی کە بێتە ئەندام لەو دادگایە بۆ ئەوەی کە دڵنیایەکی تەواو بداتە گەلەکەی خۆی بۆ دووبارە نەبوونەوەی جینۆسایدی وەک هەڵەبجە و بارزانیەکان و ئەنفال و شنگال و ئەو شوێنانە. دیاری ئێمە داواکاریەکەمان کەڵین با عێراق بێ بە ئەندام یاخود هەر وڵاتیکە لە ناوچەکە ترسمان لەو جینۆسایدیە کە جارێکە ڕوبەڕووی گەلی کوورد بێتەوە بۆیە گرنگە حکوومەتی عێراق و هەموو حکوومەتانی ناوچەکە بە تایبەتی ئەوانەی کە نەتەوایەتەکانی تیا کەمە ئاینەکانی تیا ئەندام بن بۆ ئەوەی ڕێگری بکرێت لە جینۆسایت و بە تاوانەکانی جەنگ بەرامبەر ئەو کەمە نەتەوایەتی کەماتە ئاینیانە. بە درێژایی مێژوو گەلی کورد ڕوبەڕووی دەیان جینۆساید و کۆمەڵکوژی بووەتەوە ئەوەی جێگەی نیگەرانی کە سوکاری شەهیدان و قوربانیانە. دادگای نێودەوڵەتی و جیهان لە ئاستەمەوە و تاوانکاریانەی بەرامبەر بە کورد و پێگاتەکانی کراوە بێدەنگ بوون بۆیە لە ڕۆژی دادپەروەری جیهانی و 21 ساڵی ڕاگانی دادگای نێودەوڵەتی داوا دەکرێت فشار لەسەر حکوومەتی عێراق دروست بکرێت ببێتە ئەندام و گەلانی عێراق بەگشتی دڵنیایان پێ بدرێت کە چیتر هیچ کۆمەڵکوژی و تاوانکاریەکیان ڕوبەڕوو نابێتەوە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.